سڵاوی خۆی گەورەتان لێبیتن لە پرسیارێکی تردا هاتمەوە لاتان ئەم هێمایی هاتسوێمان هەیە پرسیارەکە دەڵێت worauf weisen diese Verkehrszeichen hin ئەم دوو هێمایە ئایا ئاماژە بە چی دەکەن وەڵامی یەکەم auf ein Fahrbahn mit 2 Fahrstreifen für eine Richtung von 3 Kilometer Länge بەوەی کەوە ئاماژە بە ڕێگایەکی هاتسۆ دەکاتن کەوا درێژیەکەی 3 کیلۆمەترە بۆ هەر ئاڕاستەیەکیش دووساییدا باشە بۆ هەر ئاڕاستەیەکیش دووساییدا دووەم auf eine Überholverbot das in 3 Kilometer Entfernung beginnt بەوەی کەوە لە پاش 3 کیلۆمەتری دیکە لە دووری 3 کیلۆمەتری دیکە قەدەغەکردن دەست پێ دەکاتن یعنی قەدەغەیە بە پێش ئۆتۆمبیلی پێشەخۆت بکەویەوە کەینێ لە پاش مەودای 3 کیلۆمەتری دیکە یعنی پاش 3 کیلۆمەتری دیکە ئەو جا دەست پێ دەکاتن ئەو جا لە بۆ نییە بە پێش ئۆتۆمبیلشکە بکەویەوە سێەمیان کە وەڵامە ڕاستەقینەکەیە auf eine Überholverbot-Strecke von 3 Kilometer Länge بۆی کەوە لە ئێستاوە ئەو دوو سەهمەمان هەیە لە ڕاست و چەپ لە ئێستاوە لە بۆت نییە بە پێش ئۆتۆمبیلی پێشەخۆت بکەویەوە تا 3 کیلۆمەتری دیکە ئەوە وەڵامە ڕاستەکەیە سەرکەوت و سەرفراز بن لە دوعای خێر بێ بەشمان نەکەن